بەڵێ ئێمە بە ئەزبەریدی فرێشی میوەکان بەشداریمان کردووە. جۆری میوەکان چی ئەگەر بۆم باس بکەیت؟ بەڵێ ئەوەی ئێمە ئەزبەریدا جیاواز لە ئەزبەریدەکانی کە هەر بە شەکر و سەهۆڵ و ڕنگ بەناوبانگ بووە، ئێمە ڕنگ بەکار نایانین تەنها لە کەمێکیانە بێ ڕێژەیەکی کەم. بۆ نمونە شیرمۆزەکەمان لە شیر و مۆز، فستقەکەمان لە فستقی هاڕا و دەنکی فستقی هاڕاو، و هەنجیرەکەمان لە میوەی هەنجیر، هەنارەکەشمان لە دەنکی هەنار و شەربەتی هەنار، تەمەرندەکەشمان بە هەمان شێوە بە فرێشی خێنە بەردە ساوڵاتیان. واتە بە ئاسانی جا دەکرێتەوە کە ئەمە فرێشە؟ بەڵێ ئەکیید ڕێک دیارە. بەڵێ لە ڤیسیڤالەکانی سلێمانی تەنانەت هەنێک کات لە ڤیسیڤالەکانی هەولێر و کەرکووکیش بەشداریمان کردووە. لەگەڵ هاوسەرەکەم پێکەوە دروستیەکەین. چۆن بووە بیرۆکێتان بۆ کە ئەزبەریدی فرێش دروست بکەن؟ وەڵایی زیاتر بیرۆکەی مێردەکەم بوو کە ئەزبەریتمان ئەخوارد لە دەرەوە و ئیتر حەزمان لە ئیشەکە هەبوو، ئیتر داهێنانێکمان تیا کرد کە بە فرێشی دروستیکەین. واتە لە دەرەوە تێستان کە برێتان دەیەوە فرێشەکەی دروست بکەنەوە؟ ئەکیید بەڵێ. ئەتوانی پیشانم بدەی بزانم ئەماگەم و باسکەی تامەکانی چی و چییە؟ بەسەر چاو. ئێستا ئەمە هەنارەکەمانە لە دەنکی هەنارەکە، لە دەنکی هەنارەکە تەنانەت هەنارەکەشی تیا بەکارێنین بۆی تامی تۆکەکەشی بگرێت لە جیاتیەوەی بە دەرمان تام وەرگرێت. ئەمەش فستقەکەمانە. ئەمە هاڕاوی فستقتان تیا بەکارێنەوە؟ هاڕاوی فستق و دەنکی فستقیشی تیا بەکارێنین. ئەمەش بە گوێزی هاڕا و گوێزی دەنک و گوێزی هەندی شیریشی تیا بەکارەهێنرێت. ئەمەش هەنجیرەکەمانە بە هەنجیری فول فرێش دروست دەکرێن. هەنجیرەکە هەنجیری چ ناوچەیەکە بەکاریدەن؟ وەڵی هەنجیری تقریبان وشک، زیاتر هەنجیری وشک، هەنجیری تەڕژ وەڵای هەر لە سلێمانی کڕین، ناتوانم بڵم ڕێگی تایبەتی ناوچەیەکە بەکارێنین. ئەوانی کە هاتوونەتە ئێرە زیاتر حەزیان بە کام تامە بۆ زیاتر؟ وەڵای دا حاجی و مامە حاجەکان یەکسەر ئەڵەن هەنجیر، گەنجەکانیش زیاتر حەزیان لە فستق و شیرمۆز و تەمەرهەند و مناڵیش زیاتر تالیبی بیبسی و هەنارەکەیە.